لە سایەی حکوومەتی ماوە بەسەرچوو بازاڕکرد و بارودۆخی ژیانی هاوڵاتیان بەرەو خراپتر دەچێت. ژیانی هاوڵاتیانی کوردستان لە سایەی حکومڕانی خراپی دوو حیزبی دەسەڵاتەوە تا دێت ڕوو لە خراپی دەکات. لە کاتێکدا ماوەی 2 مانگە نەیانتوانیوە موچەیەک داوین بکەن، بەمەش هاوڵاتیان ناتوانن پێداویستە گرنگەکانی ژیانیشیان وەکو پێویست بکڕن. وڵای جوڵەی بازار هەمووی ڕەتە بە معاشەوە، کە معاش نەبوو ئیش و کاری شەوەستیە. مامۆستا و پێشمەرگەوەی ترەوەی کە موچە خۆرە ڕەتە بە معاشەوە. تۆ کە بە معاش نەبوو کە پارە نەبوو ناتوانانی بژێوی ژیان دابی. بەنسبەت بازاری شەوە سفرە. کابرا پارەی پێ کە پارەی پێ نەبوو هیچ تێ نابێت. ئێتە کە ئیش نەبێ و کە کار نەبێت کە معاش نەبێ ئەو خەڵکە چی گشتی بێتاقەتە، هەر تووشی نەخۆشیەتی. قوربان من ئیستا خۆم خەریکی کرێکاری ئێستاکانە ئەگەر پارە بدەن و موچەی باش بدەن هەموو مانگێ لە کاتی خۆیان بدرێ ئەوە ئێمەش ئیشمانە بێ. ئەوە بازاڕەکەی وا خۆتەی بینی یەک کەسێ ڕوو ناکاتە ئەم دوکانانە هەر بۆ شتکردینە بە قەرزیش نایاندنی چووکم پارەکە نییە کە پارەی پێنەبێژ نای زۆر کاریگەری کردو ئەو پێی نییە بچێ کیلوێ تەماتە بڕێنجاکە بێ فەرش و لیتەرۆ زۆپامانە بکڕێ پێی نییە پارەی پێ نییە. دابەژنەکردنی موچە بازاری کاسبکارانیشی شێواندووە. ئەوان تووڕۆ و بێزارە نەم شێوازە حکومڕانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و پێیان وایە تا ئەم دوو هێزە لەسەر حکوم بن دۆخەکە لەوەی هەیە باشتر نابێت. لای گوزەرانی خەڵک ڕاستەکەی هیچ باش نییە و بازار زۆر خراپە و بەڕاستی ئەم حکوومەتەی چیتیا بەسەر نییە چونکم ماخول نییە ینی 50 ڕۆژە مەعاش نهاتووە هەموو ئیشەکەی ئەمەش پەیوەندی بەمە نەگیشەکەیم هەموو ئیشە پەیوەندی بە مەعاشەوەیە مەعاش نەبێ هیچ ئیشێ نییە تێگەی مەعاشە بێ لەخوا بەزای بازارێ بەڵام مەعاش نەبێ بازار نییە هیچ لەم حکوومەتە بەڕاستی ڕازی نین یعنی ماخول نییە 50 ڕۆژدارێ مەعاش بدرێ لە عێراق هەموو مانگێ مەعاشە درێ مەعاشەکەیشە نێرن بەڵام ئەمانە گەندەڵن نایدن نابێ حکومداری بە هیچ شێوەیە بەم شێوەیە نابێت بەڕاستی ئەمانە لاچن قەومێتر بێ لەوانەیە تۆزێ باشترێ بەڵام هەتامانە لەسەر حکومت هیچ مەعاش باش نابێت. چالاکێکی مەدەنیش دەڵێت گەر حکوومەتداری بۆ شێوەی پارتیوەکێتی نایی بنرێت حکوومەت و بەڕێوەبردن هاوڵاتیەکی ئاسایش دەتوانێت بەڕێوە ببات. داویستەکانی ژیانی لای هەمووان ئاشکرای بە پارا بڕە خۆ هیچ شتێک بە بەلاژ نییە لە وڵاتە تەنانەت هەواش بە بەلاژ نییە هەموو شتێک لێرە بە پارەیە کە تۆ پارەش نەبێت چۆن گوزەران و ژیانی هاوڵاتیان ڕەگوزەرەکات چۆن نتوانێت بڕوا چۆن نتوانێت ژیانێکی ئاسایی بەڕێبەرێ ئەمە هیچ معقولیەتێکی تیان نییە تۆ بە 59 ڕۆژ بە 59 ڕۆژ بە 58 ڕۆژ نتوانانی موچە دابینکەی لە کاتێکشدا هەتا وڵات بە ئەگەری شەڕان نەڕۆیشتەوە وڵات بە ناخۆشییان نەڕۆیشتەوە وڵات بە هیچ قەیرانێکی ئابووری و سیاسی گەورەیان نەڕۆیشتەوە تا بتوانانی تۆدای خەیا بێتە سەبەبی ئەوەی کە موچەی هاوڵاتیان و هاونیشتمانیانی خۆت نەدەین ئەمە هیچ دڵسۆزیێکی تیان نییە هیچ حکوومەتێک لە دنیای بەم شێوەیە مامەڵە ناکا بەم شێوەیە هاونیشتمانەکانی خۆی ئازار نادا حکوومەتێک کە نەتوانی موچە بی نەتوانی سکوورەتی هاوڵاتیان بەپارێزی خەڵکێک هەیە بیر کاتەوەڵێ سەد حکوومەتی واڵاڵ پێنەدانی موچە لە کاتی خۆی داونەبوونی خزمەتگوزاری و خراپی دۆخی هاوڵاتیان لە کاتێکدایە جوت حیزبی حکومڕان پێش هەڵبژاردن بەڵێنی خۆشگوزارانی و دوانەکەوتنی موچیان بە خەڵکی دەدا کەچی ڕاستەوخۆ دوای هەڵبژاردن چوونەتەوە سەر ڕەفتارەکانی پێشووتریان و لە ئێستادا هاوڵاتیان پێدەنێنە مانگی دوانزەوە کەچی هێشتا حکوومەتە شخص خواردۆکەی پارتیوەکێتی و پاشکۆکانیان موچەی مانگی دەیان دابەش نەکردووە و ڕوونیش نییە کەی و چۆن دابەشی دەکەن. ئەمە جگە لەوەی چارەنووسی موچەی مانگەکانی 11 و 12 ئەم ساڵ بە نادیاری و لە تاریکی داماوەتەوە و بە پێی زانیاریەکانی پێم وەزارەتی دارایی هەرێم نیازی پاشەکەوتکردنی موچەی ئەم دوو مانگەی کۆتایی ئەم ساڵی هەیە. ڕێبێ محەممەد کەناڵی پێم چەمچەماڵ.